بسم الله الرحمن الرحيم. کتێبی دیدگای قورئانی بۆ گەردوون و ژیار، دەستپێکی بنچینەیی بۆ چاکسازی مرۆیی، یەکێکە لە بڵاوکراوەکانی سنتەری زەهەوی بۆ لێکۆڵینەوەی فکری بە ژمارە ৯. ئەم کتێبە بە عەرەبی بەڕێز دکتۆر عەبدولحەمید ئەحمەد ئەبوسلێمان دایناوە و بەندەش کردوێتی بە کوردی. بەڕێز دکتۆر عەبدولحەمید ئەبوسلێمان کە شخصیەتێکی دیاری جیهانی فکری ئیسلامیە لە دامەزرێنانی معهدی عالمی فکری ئیسلامیە لە ساڵەکانی هێشتاکانە لە ئەمریکا و بۆ چەندین ساڵ سەرۆکی ئەو پەیمانگایە بووە بۆ شخصەتێکی معروفە و ئەوکو لە نزیکەوە ناسی بێتمان پیاوێکی خەمخۆرە بۆ هیزری ئیسلامی و بۆ داوای ئیسلامی و بۆ کاری ئیسلامی و بۆ پێشەنگەیی موسڵمانان و دایمە لە خەمی ئەوایە کە موسڵمانان هەوڵ بن بۆ گەڕانەوەی شکۆکانیان، بۆ گەڕانەوەی پێشکەوتن و ناوە بەرزەکەی پێشویان. ئەم کتێبە لە ڕاستیە نووسەر ئەماژە بەواکە کە لە کوردیەکەی نزیکی 300 لاپەڕەیە لە چۆندی شوێنە ئاماژە بەوادا کە موسڵمانان پێویستە بگەڕێنەوە بۆ ئەو دیدگا ڕوونەی کە لە قورئانەوە هەڵەنجراوە بەرامبەر بە گەردوون و بەرامبەر بە ژیار. بێگومان هەموو مەنزومەیەکی حەضاری، هەموو ڕشمەندیەکی ژیاری پێویستی بەوەیە کە لە دیدگایەکەوە هەڵقوڵێ، پێویستی بە دیدگایەکەوە کە لێەوە هەڵقوڵێ ئەو دیدگایش بنەما لەسەر منهەجێکی فکری تا ئەو دیدگایە ڕوونتر بێ، دیارە حەزارەتەکەش منزومە حەضارەکەش ڕوونتر و ئاشکاترە. ئەگەر دیدگاکە لێڵی ڕووی تێ بکە، ناڕەحەتی با بڵێن دیاری ڕووی تێ بکە، ئەکید حەزارەکەش ناڕەحەتی ڕووتیەکە. بۆیە نووسەر لەم کتێبایە باسی ئەوەکە کە موسڵمانان بۆ ئەوەی جارێکی تر بگەڕێنەوە بۆ پێشەنگی، بۆی بگەڕێنەوە بۆ بەدینانی حەزارەتەکەی خۆیان، پێویستیان بە دیدگایەکی ڕوون هەیە کە لە قورئانەوە هەڵەنجرابێ. دیارە کە نووسەر باسی قورئانەکە مەسی تەنها لە قورئانە، مەسی هەردوو وحیەکەیە، قورئان و سونەت، هەر بە بەڵگەش بۆ سەر ئەوە لە کتێبەکەیە لە چەندین شوێنە بەڵگای هەنێتەوە بە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم، بەتایبەتی ئەو حەدیثانەی کە ئاماژە بوو بابەتی خۆیەکە و هەروەها وەکو خۆشە باسیەکە کە دیدگایەکی قورئانیە بۆیە چەندین ئاەتی بە شایەت هێناوەتەوە لەسەر بابەتەکەی خۆی. کەواتە باسیەوە کە بۆچی موسڵمانان ئەم دیدگایان لێ تێکچووە لە بیدایەتی هەر دوای فتەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و هەروەها ڕاشیدین خۆیان لە ڕازی بێ، هەر زوو ئەم دیدگایە لە بیدایەتەوە ڕووی با بڵێن لێڵی و نادیاری ڕووی تێکرد کە لە بیدایەتەوە زۆر واسە بوو. پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو باشترین پراکتیکەری قورئان و سنت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باشترین نمونەیە بۆ ئەوەی کە قورئان تەطبیق لە ژیانەوە پاش ئەویش خولەفا ڕاشیدەکان زۆر بەلایەن ئاشکرا بوو کە ئەم دیدگایە چۆن بڕوان لە حەزارەت، چۆن لە چ بنەمایەکی فکری کارەکانیان هەڵەکەن، بەڵام بە بۆنەی چەند هۆکارێکەوە کە نووسەر زیاتر هۆکارەکان نەگەڕێنەوە بۆ هۆکارە ناوەکیەکان. نووسەر لەو شخصانە نییە کە هەموو شتێ بخاتە سەر پاڵی سەر شانی دوژمنان و نەظەڕی و ئامەڕەوانە، بەڵکو زیاتر گلەیەکە لە خۆمانەکە لە ئومەتی ئیسلامیەکە. بۆیە کەلیمەتی ئومەت کە زۆر مەبەستێتی نووسەر زوو تکراری ئەکاتەوە لە کتێبەکە کە ئومەتی ئیسلام بە هەموو گەلەکانیەوە پێویستە بگەڕێنە جارێکتر بۆ ئەو دیدگا ڕوون و ئەرێنیی کە هەیان بووە. بۆیە زیاتر لێڵبوونی دیدگاکە و لادان لە ڕێگەی ئەگەڕێنێتەوە بۆ خۆمان، بۆ ئێمەی موسڵمان، بۆ ئومەتی ئیسلامی کە لایەن ناوە لە منهەجە حەقیقیەکە. بێگومان ئەم دیدگایە بۆ ئینجا نووسەر باسی ئەوەکە کە ئێمە کەرەسەی هەڵسانە و نەهضەت و حەزارەتمان هەیە، بەڵام ئەوەی ئەم کەرەسانە وەکو پارچە پارچەی لەولاولا بەکار نەخراون و نەخراونەتە یەک میتۆدەوە بۆ ئەوەی بەرەو ئەو حەزارەتە بچین، بەڵکو بە پێچەوانەوە لەوانەیە موسڵمانان لە چەندین حەقبەی ژیانیانە و حتا ئێستاشی لەگەڵا بێ ئەم موسڵمانانە خۆیان مەشغوڵ کردووە بە هەنێشتی بلاوەکیەوە یان بە هەنێشتەوە کە لە ئەسڵی مۆزوعەکە نییە، وەروەها هەنێ مەعارکی فکری و هەنێ شتیان کردووە، وەروها لە حتا هەنێ لادانی فکریان هەیە کە لە هەنێ فەلسەفەی ناڕێکەوە یان لە هەنێ حتا لە گلەیەکە لە هەنێ بابەتی علم الکەلام، لە هەنێ حتا مەسائلی فقهی وردەکاری کە لەسەر خەتە ڕوونەکە لایەون. تاوان بێگومان هەموو میتۆدێکی فکری پێویستی بە چەند پرینسپڵێک هەیە. لە مهمترین شت بەلای نووسەرەوە بۆ گەڕانەوەی ئەم دیدگا ڕوونە ئێستام باسی با بڵێن بنەماکان و پایەکانی دیدگای ئیسلامیەکە کە گرنگتریان بریتە مەسەلەن لە یەکتاپەرستی.
یەکتاپەرستی بەو مانایی کە ئەمەی موسڵمان ئەبێ بەرەو یەک هیچ هەبڕۆین بەرەو تەناخوای گەورە بڕۆین کارەکانمان بۆ خوا بێ بۆی دنیاش و قیامەتمان ڕێک بێ بۆ لوامان لێ بکە کە کارەکانمان ئیخلاصی تیا بێ و ئێمە هۆکارێکی ئاوەدانکار و چاککار و چاکساز بین و موسڵمان دوور بێت لە مەسائلی گەنتەڵکاری و خراپەکاری و ئاماژە زۆر بەواکە کە نووسەر کە ئێمە بێ لەو کۆمەڵە بین کە پێڵەن نفسی لۆمەکار نفس اللەوامە بە نفسی لۆمەکار بین نەک لە نفسی خراپخواز النفس الأمارة بالسوء و هەروەها ئەبێ ئێمە بەم تەوحید بەو شێوەی کە بەوەی کوچە بڕین بەرەو پێشەوە و موسڵمان یەک بن خەرەوە باسی جێنشینایەتیەکە تا باسی ئیستیخلافەکە زۆر تەکیە دەکاتەوە سەر مەسەلەی حڕیەت مەسەلەی شوڕا ئەڵێ بۆ ئەوەی دادگەری هەبێ ئەبێ ئازادی هەبێ ئەبێ شوڕا هەبێ شوڕا بە مانای حەقیقەکەی ئازادی بە مانای حەقیقەکەی بە هەر حاڵ کاتیوەنی باسی هەموو بنەماکان بکەین کە نووسەر ئاماژیان پێکاوە تاکی دەکاتەوە لە سەریان هەموو هەدەفەکە ئەوەیە ئەمە دیدگایەکی ڕوون هەبێ بۆ ئەوەی وای لێبێ کە جارێکی تر بە شەریعەت تاوان بێگومان حەزارەتی کە باسیەکە ئەو دیدگا گەردوونی ژیاریە تەنها بۆ موسڵمانان نین ئەوانە نین کە مسلمان بەڵکو بۆ هەموو بە شەریعەتە بۆ هەموو ئینسانەکانە لەبەرەوە هەمووی ئیسفادی لێکە ئەو کاتە حەزارەتێکی دادگەرێتە پێشەوە دوور لەو حەزارەتی کە ئێستا هەیە کە زیاتر مادیە دوورە لە مەسائلی دادگەریەوە و وەکو خۆی ئەڵێ هێز حەق بۆ هێزە خۆی لە ڕاستیشە ئەبێ هێز بۆ حەق بێ نەک حەق بۆ هێز بێ هیوادارم خوێنەری بەڕێز استفادە بکە لەم کتێبە کە کتێبێکی بەلای سنتەری زەهاییەوە بە نرخە و خۆشی کابرا پیاوێکی معروفە دەکرێت کە زمانەکەی تۆزە قورس بێ مستەلاحەکانی قورس بێ کە ئەمەش قورسێکی دروست کردووە لە تەرجمەکردنی کتێبەکە بە شێوەیەکی گشتی مەفهومێک و فکرەیەکی جوانی هەیە نووسەر بگەێنێتە ڕۆشنبیری موسڵمانان و تا ئومەتی ئیسلامی هەمیان بێکەوە جایتر بگەڕێنەوە بەرەو ئەو خاڵی کە خی گەورە فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس. والسلام عليكم ورحمة الله وبركاته. سنتەری زاوی بۆ لێکۆڵینەوەی فکری